بەڕێز نەهرۆ ڕەواندزی جێگیری سەرۆکی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق لە بەغدا و میوانما لە سەرپرسی هەناردەکردنەوەی نەوتی یاریمی کوردستان لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. بەڕێز نەهرۆ سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمڕۆ کۆبوونەوەی کراوە دیارە سەرۆکی لیژنەی نەوت و گازی شاماژە بۆ دەکات کە هەفتەی داهاتوو دەست بە هەناردەی نەوتی یاریمی کوردستان دەکرێتەوە. ئایا ئەم ڕێککەوتە کە دیاری کراوەکو خۆی تیایدا نەوتی یاریمی کوردستان ڕەوانەت دەکرێت جێبەجێ دەکرێت ئەم بڕیارەی کە دراوە؟ بەڵێ سپاس بۆ هەموو بۆ ئێوە بەڕێز و بنەرانی خۆشەویست. ئێمە لە کۆبوونەکەی ئەمڕۆ کە لە لێژنەی نەفت و غاز ئەنجامدرا بە ئامادەبوونی ستافی وەزارەت و ئەو لایەنانەی کە لەگەر وەفدی هەرێمی کوردستان دایمەن گفتوگویان هەیە بۆ ئەوەی هەناردەکردن دەست پێ بکرێتەوە. باس لە چەند خاڵێک باز بکە ئەو خەڵانە کە تۆزێک ینی نەگەیشتنە ئیتیفاقێکی کۆتایی بۆ ئەوەی ئەم بابەتە بدرێتە ئەوەی ینی هەناردەکردنەکە دەست پێ بکرێتەوە. سێ خاڵی گرنگ هەیە باسییان لێ کردیا. خاڵی یەکەمیان باس لەوەی دەکەن کە کۆمپانیای ئەو کۆمپانیای ئیسیشاری کە دەستنیشان کرا بە پێی بودجەی بە هەموارکردنەوەی یاسای بودجە ژمارە چاری بۆ ساڵانی 2023-2025 باسەوەی دەکات کە کۆمپانیایەک دەستنیشان بکرێتن. ئایا ئەو کۆمپانیایە کاری چی دەبیتن؟ تێنەگەیشتنێک هەیە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و بینی حکوومەتی ئیتیحادی. حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی یاسای بودجە معاملە لەکا باس لەوەی دەکات ئەو کۆمپانیانە ئەو کۆمپانیای کە دەستنیشان دەکرێت دەبی کارەکەی ئەوە بیتن چۆن دەرهینانی نەوت و گواستنەوەکەی تدقیق بکاتن واتە مطابقە بکاتن لەسەر ئەو دۆکمنتکاری کە هەیە. بەڵام وەزارەتی نەوتی عێراقی باس لەوەی دەکاتن کە دەبێت کۆمپانیایەکی نەوتی دەستنیشان بکرێتن بۆ ئەوی ئەم بابەتە یەکلا بکرێتەوە. هەم دووشان گەیشتنە مەحزەرێکی ڕێی و بۆچوونی خۆیان هەیە لەسەر ئەم بابەتە. هەردوو لا مەحزەری خۆیان ئاراستەی سەرۆک ئەنجومەنی وەزیرانی عێراق کرد لە هەمان کاتا هەرێمی کوردستانیش بە لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکان نووسراوەکی ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی کرد بۆ ئەم بابەتە بخرێتە بەردەستی بەڕێز محەممەد شیع سوودانی. ئەمە خاڵەکە. خاڵی دووەمیشان باس لەوەی دەکرێتن کەوا ئیستیهلاکی مەحلواتە ئەو بڕە نەوتەی کە هەرێمی کوردستان پێویستی هەیە بۆ دابینکردنی پێداویستی هاوڵاتیان لە ناو هەرێمی کوردستان کە پێشتر بەو جۆرەیە نەبووە کە ئێمە بتوانین کە ئەم بابەتە دابین بکرێت بە شێوازێک بتوانین خزمەتی هاوڵاتیان بکرێتن بۆ ئەوی تەسیر لە نرخی گاز و بنزین و ئەم بابەتانی کە پەیوەندە بە خزمەتگوزاری هەوڵات لە هەمان کادەهی کارە باش ئەم بابەتە کێشەی هەیە کە دەرێتە نێوە 46 ئەمە 115 ئەم بابەتەش بە هەمان شێوە بڕیاری کۆتایی دەدرێتە بەردەم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا لە هەمان کادا نرخی ئەو 115 کە دەرهێنانەوە ئەدرێتن بۆ بەکارهێنانی ناوخۆ هەر سێ پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەم گۆژمێش ئەبێتە حکوومەتی عێراقی پێویستە پارەکە 16 دلار بە هەمان شێوە دەستنیش ینی بدرێتن بێتە سەر حسابی حکوومەت بۆ ئەو بتوانێت بدرێتەوە کۆمپانیاکانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن. خاڵی سێنە باسەوەی دەکات کە ئەو کاتێکە لە 25/2023 نەوت ڕاوەستە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە پاشاندا بۆ ماوەیەکی کاتی هەرێمی کوردستان بە ئیتیفاق لەگەڵ حکوومەتی عێراقی نزیکەی 900,000 بەرمیل ڕۆژانە هاودەستی کە حکوومەتی عێراقی کرد لە ڕێگەی مەسفایەکانی ناوخۆ. ئەم بابەتەش تاوەکو ئێستا گۆژمەی ئەم دەرهینان و گواستنەوەکە نەدرایتە کۆمپانیاکان داوای ئەم بابەتە دەکەن. ئەم خاڵانە سبەینێ ئینشاءالله باس لەوەی دەکرێتن لە ڕێگەی وەفدی هەرێمی کوردستان ئەم ڕۆگەیشتە بەغدا بۆ ئەوەی بەیانی کۆبوونەوە بکرێ ئەم خاڵانە یەکلا بکرێتەوە. زۆر باشە. بەڕێز نەهرۆ بەڵێ حکوومەتی هەرێم لەگەری دەستپێکردنەوەی نەوت و هەناردەی نەوت داوای 115,000 بەرمیل دەکات بۆ بەکارهێنانی ناوخۆ. ئایا هەرێم دەتوانێت ئەو نەوتە خاما بۆ نەوتی سپی و بنزین و گاز بەکار بێنێت پاشان بە هەمان نرخی حکوومەتی عێراقی بیفرۆشێتەوە بە هاوڵاتیانی هەرێم؟ بۆ نمونە لە عێراق بنزین بە 450 دینار کاتە حکوومەتی هەرێم دەتوانێت بنزین بدات بە 450 دینار. بەتەکیید ئێمە وەکو حکوومەتی عێراقیش بەعزێک ئەوەی هەیە مەسفای هەیە ئەو پاڵەوگانەی کە هەیە لە عێراق هەیە حکوومیە هەیە و ئەهلیە
بۆ نمونە مەسەن ئەوان حکوومەتی عێراقی اتفاقی هەیە لەگەر مەسفای کار و بازیان بۆ ئەوەی ئەم نەفتە تەسلیم وان دەکاتن موادەکانی کە دەریختن لە تحت تەسەڕفی حکوومەتی عێراقیە لە هەمان کاتە ئێمە ئەتوانین بەشێک لەو مەسەن بۆ نمونە کار سێ ئەوەی هەیە سێ خطوطی هەیە یەک لەو خەتانە بەکار بێتن بۆ ئەوەی ئەم نەفتەیە لەوێندرا تێدا کاری لەسەر بکردن ینی ئیشی منتوزاتی تێدا بدرێتەوە هەرێمی کوردستان لە هەما کاتە ئەم بابەتەش بەتەکی تەسیری دەبیتن لەسەر نرخی نەوت و گاز و وە لە هەما کاتە بەشێکی بۆ کارەبای دەچیتن ئەکیید دەبی تەسیراتی خۆی دەبیتن بۆ هەوڵاتیان وەکو ئەو سەرانی کە هەیە لە بەغدا کە لە بەغدا مەسەن نفتی سوی بە 150 و لە هەما کاتە بنزینی گاز هەیە بە 400 و بنزین محەسەن هەیە و سوپەریش هەیە ئەمامەش هەموو نرخی هەیە کە لە حکوومەتی عێراقی یعنی تەزوید کراوە ئەگەر بێت و ئەمە بەکار بێتن لە ناو هەرێمی کوردستان ئێمەش اتفاقمان هەبیتن لەگەر ئەو پاڵەوگانە واتەوە نەک لەو پاڵەکە لەگەر ئەو مەسفایانە ئەتوانین ئەمە ئەو شتێش تا حدێکی زۆر کە بتوانین تەسیرات بکەین لەسەر نرخی بنزین و گاز و هەڵاتیان هەرێمی کوردستان. بەڕێز تاماژەت بۆ کرد کە سبەی شانزی هەرێم کۆبوونەوەیکیان دەبێت شانزی هەرێم لەکێ پێکاتون لەگەڵ کێ کۆ دەبنەوە چی ماوە کە شانزی هەرێم قسەی لەسەر بکات بۆی کە هەنگاوەکانی هەناردەکردنەوەی نەوت تا هەفتەی داهاتووتر بە تەواوەتی کۆتایی پێبێت و نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە. بەڵێ لە بەڕێز وەزیری سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان لەگەر بەیاندزەیی ڕاوشکاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی کوردستان پێک دێتن کە سەرچەکان لە هەما کاتدا بازێک لە کەوادری متەقدمی لە ناو وەزارەتی نەوت و ئەنجومەنی وەزیران ئەمانە وەبزەکەنە بەتەکیید لەگەڵ وەزارەتی نەوت کۆبوونەوەیان هەیە لە هەما کاتە ئەگەر ئینشاڵڵا کۆتاییەک بێت یعنی بگەنە ئامانجێکی کۆتایی لەوانەیە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش کۆببنەوە بۆ ئەوەی هەناردەکردنەکە دەست پێ بکرێت کێشەیەکی ئەو تۆ نەمایە ینی بابەتەکان ینی پێویست بە ئەوەیە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بێتە ناو خەتەوە کە بتوانی بڕیاری لەسەر بداتن ئاماژیان بەوەی کردێت کە وەزارەتی نەوت ئەو خاڵانی کە ئێوە دەست نیشانتا کردو ڕاستە خاڵێکی سەرەکیە و مافی ئێوەیە بەڵام ئێمە لە سەلاحێتی ئێمەدانێ پێویستیمان بە ئەوەیە کە بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی لەسەر بیتن بۆ ئەوەی ئەم خاڵانەش یەکلا بکرێتەوە. باشە کەواتە ئەگەر بابەتی کۆمپانیەکانیش بخێنە بەرباس ئەوان گلەیان هەبوو لەوەی کە قەرزی کۆمپانیەکان لای حکوومەتی عێراقەوە قەرزە یەکلای نەبووتەوە ئەوان گەیشتنەتە ڕێککەوتن لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق وهروەها هەرێمی کوردستانیش لەم بارەوە ئایا چ ڕوانگەیەکی هەبووە کێشەی کۆمپانیەکان و قەرزەکانیان چارەسەر کرا؟ بەنسبەت وەفدی هەرێمی کوردستان ئەم داواکاری کۆمپانیەکانی کە ئەبی کورد لە هەرێمی کوردستان کار دەکەن لە بواری نەوتەوە ئاراستەی وەزارەتی نەوتی کردووە وەزارەتی نەوتیش ئاماژە ینی دانی پێداوە بەو قەرزە لەبەر ئەوەی کە ئەمان وەریان گرتووە بەڵام لە هەمان کاتدا بەپێی یاسای بوزە ئەبێ بگەڕێنەوە سەر سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆیە کۆبوونەوەکەی بەیانی ئەبێ پاشان سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێکلا بکاتەوە کە ئەم قەرزەیەش بە چی شێوازێک بدرێتەوە ئایا بە شێوازی ئەوەی کە نەوت دەبیتن یان بە شێوەی پارە ئەبێ بدرێتەوە ئەو کۆمپانیانە ئەم بابەتانە هەموو ئینشاڵڵا یەکلا دەکرێتەوە لە بەیانی بۆ ئەوی بتوانین لە هەفتەی داهاتوو یاخ لەو دە ڕۆژە بتوانین هەناردەکردنکە دەست پێ بکرێتەوە لە هەما کاتە بابەتی تورکیا و عێراق ئەم بابەتانە هەمووی چارەسەر کراوە کە لە ئەو کێشانەی کە هەیە کە تورکیا ئامادەی خۆی دەست پێ ینی ئامادە خۆی دەربڕێکە ئێوە ئەوان ئەتوانن کە ئەم نەفتەیە دەست پێ بکەن و هەما کاتدا لە ڕووی تەکنیکیەوەش بۆڕیەکانیش هەمووی بەسەر کراوەوە کەوا هیچ کێشەیە نیە تەنانەت ئەمری پاش ئەوەی کە ئەو گفتوگۆیی کە دەکرێتن بەیانی و بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەسەر بدرێت و هەناردەکردنەکە دەست باشە کەواتە پرسی وزە لە نێوان عێراق و تورکیا شێکلایە بۆتەوە وەزیری وزە و سەرچاوەکانی تورکیا هاتبووە هەرێمی کوردستان و لە عێراقی شەروەها کۆبوونەوەی ئەنجامدا ئەوان داوای عێراق داوای زیاتر هاوردەکردنی کارەبای تورکیا دەکات ئەم بابەتانە پەیوەندیان بە هەناردەکردنەوەی نۆتی هەرێمی کوردستانەوە هەبوو ڕاستەوخۆ وایە هیچ بابەتێکی تەکنیکی لەلایەن تورکیاوە نەماوە؟
نەخ لە ڕووی تەکنیکیەوەکە و باسم کە تورکیا ئامادەی خۆی دەربورێ کە هیچ کێشیان نییە بۆ ئەوی هەناردەکردن دەست پێ بکرێتەوە لە هەمان کاتدا بەعزێک بابەت هەبووە بابەتی ئەو قەرزەی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا ڕێگە چارەسەرێک بدۆزنەوە ئەمەش گفتوگویان هەیە بینی حکوومەتی تورکیا و عێراقا لە هەمان کاتە ئێمە بەدوای ئەوەی کە پاش ئەوەی کە ئەو یعنی وەکو تهدیداتی ئەمریکا کەوا ئەبێ نابێ نفتی ئەوە غازی ئیرانی هاوردە بکرێتن بۆ بابەتی کارەبا عێراق بەدوای ئەوە ئەگەڕێتن کەوا چەند خەتێک بدۆزیتەوە بۆ ئەوەی هاوردەکردنی غاز بۆ کارەبا دابین بکاتن یەک لە وڵاتانە کە گفتوگویان لەسەر دەکرێتن تورکیا کە لەوانەیە بە تاکید سوێنش یەک لەو بابەتانەی کە باز دەکرێتن کە بابەتی هاوردەکردنی غازی تورکیا وەکو ئەوەی کە باسێ دەکرێت کە لە قەتەر و لە سعودیە و لە ئەذەر بێجانیشەوە ئیشی لەسەر دەکرێتن بۆ ئەوەی ئەم کێشەیە یعنی ئەبێ ڕێگەیەک دۆزینەوە بۆ ئەم کێشەیە. بەڵێ زۆر سپاس بەڕێز نەهرۆ ڕەواندزی جێگیری سەرۆکی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمان بووی.